جژنە جێژنی کوردستانە جژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جژنە پیرۆزە جژنە جێژنی کوردستانە جژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جژنە پیرۆزە چاوجی ئاگر هێز و جانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرجی دوژمنانی لێ هەڵکەندووە پڕ بەدەم بانگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێی شێرانە ئەبێ سەرکەوێ پڕ بەدەم بانگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێی شێرانە ئەبێ سەرکەوێ جژنە جێژنی کوردستانە جژنی نەورۆزە. من ناوم علی عەبدوڵای شۆش محەممەد ناودارم بە عین عین شەونم. دەربارەی لەقەبەکەم کە عین عین شەونمە من خۆم ناوم عەلیە باوکم ناوی عەبدوڵایە کورتەی هەردووکیان کە یەکەم حەرفە یا بڵێن یەکەم پیتە عینە ئەمێنێتە سەر لەقەبی شەونم. لە ساڵی 1940 منم لەقەبەم هەڵبژارد. من بە شوێن وسەیەکە ئاگەڕام کە هەموو ژیان بگرێتەوە. هەرچەندم کرد وسەیەکم نەدۆزیەوە بێجگە لە وسەی شەونم. لای خۆم وا بوو کە ئەمە ئەو مەبەستانە گرێتەوە کە من ئەمەوێت. ئەوەی کەوا ئەم قسانە بیسێ خۆی ئەتوانێ ئەوانی تری لێگواتەوە کە لە وسەی شەونمە هەموو وێنەکانی ژیانی تایە. ساڵی 1925 لە شاری هەڵەبجەی خۆشەویست لەدایک بوو. هەر لەوێش چوومەتە بەر خوێندنی قوتابخانەی مەلایی قورئانم خەتم کردووە و گولستانم خوێنووە و گەلێک کتێبی ئەوە نامیلکەی ئەو ڕۆژانە کە هەبوو ئەوانم خوێنووە و چوون بە مەکتەب لە ساڵی 1934. ئەمە 1940 بوو وەختێک کە لە بەکەلۆری پۆلی شەش بە یەکەمی پارێزگای سولەمانی دەرچووم. مەکتەبی ابتیداییم تەواو کرد وتیان لە بەغاوە هینێ هاتووە فەرمانێک هاتووە ئەڵێ دارالمعەللیمینی ڕیفی ئەکرێتەوە لە پۆلی شەش دەرچووی پۆلی شەش قبوڵەکەن. هەڵسام ڕۆشتم تەقدیمم کرد لەوێ وەرگیرام. ئەمە لە ساڵی 1939 گیراوە کە من و کەریم شێخ کەریمی شێخ محەممەدی شێخ حسامەدین بەیەکەوە قوتابی بووین. ئەوی ژەماری ئێمە بوو لەوێ تەواوی ئەکرد. ئەم ڕستەمانگە هەردوو کیسمان فتووە بین جلی فتوەمان لەبەرایە. لە ساڵی 1945 دەرچووم بووم بە مامۆستا. بووم بە مامۆستای بیارە 2 ساڵ. لێوە هاتمەوە بۆ هەڵەبجە ساڵێ لێوە بووم. لەسەر داوای متەسەڕیفی سولێمانی ساڵی 1948 بوو گوایە من یەکێکم لەوانەی کەوا باری وڵاتم تێکگاوە. ئەم مزاهرە وشتانە پەیوەنیم هەیە پێیەوە هیچ ئاگاشم لێ نەبوو. نەقڵ کرام بۆ دیوای دیوانیە ناحیەی غەماس لەسەر ئاوی فوراتە 2 ساڵ لێوە بووم. دوایەوە نردمیان بۆ شامیە قەزای شامیە لەوێش 2 ساڵی لێبوو. اینجا هاتمەوە بۆ سولێمانی بۆ هەڵەبجە تا ساڵی 1957 خۆم نەقڵ کرد ئیتر بۆ سەیساق و موبڕە و تا 1950 لە 1950 هاتمەوە سولێمانی. لەو ڕۆژەوە لە سولێمانیە بووم بە سەرپەرشتیاری هونەری لە چالاکی قوتابخانەکان. مامۆستایەکەم بۆ نەقڵ کرام بە سەرپەرشتیاری هونەری. ئیتر لەوێ مامەوە تا ساڵی 1970 خانە نشین کرام. قوتابیەکانم هەمویان بە زۆری بوون بە مرۆڤی باش و پێگەیشتوو. لە 1939 مامۆستا عەدەل بێهەوری لە سولێمانیەوە هات بوو بە مامۆستامان لە هەڵەبجە. دووسەمانی دانابوو بۆ چالاکی ئەدەبی هەر کەسە شعری هەبێ بیاد بیخوێنێتەوە. لە وەختەوە ئیتر من
حەزم کردووە لە شعر یعنی شعر لەلام خۆشەویست بوو شعرێکی زۆرم لەبەر کرد 1940 یەکەم شعرم لە گەلاوێژا بڵاو کرایەوە بە ناوی ئەی دڵبەهارە ئەی دڵبەهارە کوێستانی ئازیز ئەیتر نەماشە و ڕاپەڕە لە خەو ساڵی 1940 ئاوازێکم دانا لە کە تەلەبە بووم لە بەغدا لە یانەی سەرکەوتن نادی الارتقاء الکوردی هەبوو لەوێ گەورە پیاوانی کوردی تێچوو لەوێ ڕۆژێک بە دەنگی خۆم وتم لە بەردەمی کیا لە بەردەمی بەڕێز ئەمین زەکیبەگی مێژوونووس ئەو هاتبوو بۆ ئەوەی ڕێکیان خاپ هین هەبوو دووبارەکی هەبوو لە بینی گەنجەکان و پیرەکانە ئەو هاتبوو ڕێکیان خا من لەوێ ئەو سرودەم وت وا لە ڕووباری شەوا خونچەی هیوا چاکە وەک بلور بناڵین ئەیر برا ئەو سرودەم وت لە 1940 کاتێمانوێ باس لە ئەدەبیاتی کوردی بکەین ئەبێ نووسەر و شاعری گەورە عین شەونمان لەبەر چاو بێ کاتێ باسی ئاوازی کوردی و سرودی نیشتیمانیەکەین ئەبێ هونەرمەندی گەورە عین شەونمان لەبەر چاو بێ کەسایەتێکەوە ژیانی خۆی تەرخان کردو بۆ شتێکی جوان لە ژیانەکەەوە سوێتی خزمەتی کۆمەلگای کوردەواری پێ بکە ئەویش بواری ئەدەبیات و بواری هونەر بوو هەم مامۆستامە و ئەم هاوڕێمە ماوەیەکی زۆرە من لە مێژێکە مامۆستا شەرمە ناسم بەڵام بەر لەوەی بیشی ناسم وەکو شاعرێک ناویم بیست بوو بە تایبەتی لە فترەی پەنجاکانە ئەو شعرانی کە ئەکرا بە ئاواز و گۆرانی لە ساڵی 63 کە کودەتای بەعز بوو منی گیرام دوای ماوەیەک مامۆستا شەرمیش گیراوە لە هەمان قاوە شاپێکەوە بووین و دوای هەر بە یەک قافڕۆژ نێراین بۆ بەغا بۆ معسکەری جەلەولا و پاشانم بۆ مووقفی عام و لێوەشەوە بۆ خەلفە سەددا و لە لێوەشەوە بۆ معتەقەلی کەرکووک لە هەمان ساڵە لە دوای ڕوخانی بەعس ئێمە کە دراین بە دادگا ئەو ساکە بەربووین بەڵام ئێمە پەیوەندی و ڕەفیقایەتی و دۆستایەتیمان هەرما بوو ئەو ماوەی کە لە بەندی خانست لێمانیشە پێکەوە بووین شەوانەی شعرمان هەبوو هەمیشە خۆمان بەوە مەشغوڵە کرد بە تایبەتی ئەو مەجموعەیەمان مامۆستایان حەمەد ساڵات دیلان و کاکەی فەلاح و عین شەونم و حەسیب خەراخی و بەندە لە خزمەتیانە بوون کە پێکەوە بووین ئەمانەویست کە شەوانی بەندیخانەکەمان بکەین بە کۆڕی ئەدەبی و ڕۆشنبیری و وەرە بەرزکردنەوەی بەندیەکان و باوەڕهێنان جارێکی تر بە توانای گەلەکەمان و بەوەی کە هەچەنە بە بەرچاومانەوە ڕزەکانمان ئەسووتێنران و باخۆباخال وێرانەکران و خەڵکمان لێ کوژا بەڵام هێوامان بە میلەتەکەمان بەخواد و مامۆستا شەرمێکێک و کەسانی کە هەمیشە وەرەی خەڵکی بەرزەکردەوە لە 1956 تەمان لە پێش ئامادەم کردبوو بەڵام 1956 سرودێکم دەرخست بە ناوی هاتم بەسەر بەسی هات یەکەم کەس بوو کە تۆم ناچی بە قوربان بە جارێ خستمە ناو دەستی دڵ و گیان بەم جۆرە بوویتە سا خاکم بەدامان وا من ئاڕۆم هەر تۆی دوایی پەشیمان بیم بوورە ئەم جارە دوای جارە هاتم شعری من هەمووی بە ئاوازەوەیە
فۆلکلۆری کورد بە هەزاران گۆرانی هەیە لە هەورامیە، لە بادینانە، لە تورکیا، لە سووریا، لە عێراق، لە ئێران بە هەزاران ئاواز دانراوە گۆرانی جوان جوان وڕپۆخت. هیچیانەوانە مۆسیقار نەبوون، هەموو ئینسانی بە سەلیقەدا ناوە و بەتوانابوون و جۆشێک لە دڵیانە هاتووە شەپۆلی یاوە و ئەو سرودانەی ئەو گۆرانیانەی پێوتون. منیش هەر بە عینی سەلیقە گۆرانیم داناوە و داشیانێ هەر بە سەلیقە. ئەم هەموو شتە جوانانەی ئەکرد لەگەڵ ئەوە شەکەوە ئەم ئاوازە جوانانەی بۆ هات بە خۆرسکی. ئامریکی مۆسیقیشی نێزانی لێبە ئەگەرچی حەزیە کردەوە، بەڵام ئایا دەرفەتی نەبوو یاخۆت تالیبی نەبوو یاخۆت نێویست خۆی یاچی ئەوە ڕاستەکەی لای خۆی بوو. بەڵام لەگەڵ ئەوە شەکەوە ئامریکی مۆسیقی نێزانی ئەو ئاوازە جوانانی دەرهێنا بەڕاستی. من تا ئێسش معجب بووم بەو سرودە بە تایبەتی و ئەو چەند گۆرانیە عاتفیانی کەوا وەختی خۆی لە ئێزگای ڕادیۆی کوردی بەغا تۆمارەکرا بیرمە لە بەردەگی سەرادا ڕۆژێکیان عومەر ڕەزا لەسەر نانەوەخانەیەک دانیشت بوو کە هاتینە خوارە ئێمە سنفی 5 ئیبتیدایی بوو وابزانم سەر جادەی بەردەگی سەرا شەقابی پیرەمێد گیرا بوو وتمان ئەوە چیە وتیان وەڵای عومەر ڕەزاڵن لەو سەرنانەوە دانیشتوە لەسەر دەقیلەکە ینی بۆشیان بۆ بژێوی خوژیانی خۆی دانیشتووە و خەڵکەوە معجب بوو پێی بەو گۆرانێکەوە ناوی پێدەرکرد بوو هاتم قەڵەباڵیان دروست کرد ئاخری وای هات لە بە قەڵەباڵەکان نەیتوانی شتاری خۆی کە هاتن بە مسلحەی گوێزانەوە بە پۆلیسەوانە هاتن نەجاتیان لەو قەڵەباڵکە. سرودی ئاوای کوردستانم دانا، سرودی فیدراڵیم دانا، سرودی هەڵەبجەم دانا. ساڵی 1962 من سرودی هینم دانا، جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگرە نووسم جەژنە پیرۆزە. بەهۆی برادەرێکەوە کە لە حیزبی پارتی بوو، ئەو وەختار پارتە بوو، یەکێتی و پارتی نەبوو، هەمووی پارت بوو، پارتی دیموکراتی کوردستان بوو. ئەنوەر سەعیدارتاش بە یەکەوە مامۆستا بووین. اینجا وتم سرودێکم داناوە، وتی چۆن؟ وتم دامناوە. تەوان بە ئاوازەوە بۆم وت کە بۆم وت باوەشی پیا کردم و ماچی کردم و وتی ئەی بە قوربانێ بموتی. وتم یەکەم شت کۆرسێکم بۆ بدۆ دەرەوە دەنگخۆشەکانی قوتابخانەکان. چیتر وتم وەڵا دوایەوە کە فێر بکردن ئەبێ مۆسیقی کۆکەنەوە چەند کەسێکی مۆسیقاژەن بۆ ئەوەی تەسجیلی کرد. دوو سەرتی تریشم هەیە. وتم سەرتی یەکەم ئەوەیە لە هەموو سلێمانی خەڵی گویان لێبێ. وتی ئێ باش ئەمەکەیت. دووهەمی وتم ناوی من مەڵێ تەسجیلمان کرد و یەکسەر تەسجیلەکەی بر بۆ کوێ بۆ گەڵاوە. هەڵی گرت و تەسجیلەکەی بر بۆ گەڵاوە لەوێ لە ڕۆژی نەورۆزا لێیان نا. ئەیتر کە لێیان ناوەکو بۆیان گەڕامەوە دەورێکی گەورەی دیبوو ئەو ڕۆژە بوو بە ئاینێکی عەجایب. من خۆم سیاسی نەبووم، لەناو هیچ حیزبێکی سیاسیان نەبوو، بەڵام هەر حیزبێک هەنگاوێکی باشی بنایە من لەگەڵیا بوو. بۆیە منیش حەزم کرا و شعرە بڵێم. ئەو شعرە موت جەرگە سووتێ و بۆ ڕووزی گەیە زبان تا لێوە عاشکرا بێ ئەی هەموو گیان بێژمان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ بێژمان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ کۆرپەکەم دایکەکەم بێدەرەتانان بۆ میێڵگی چاون بۆ ئازادی کوردستان کۆرپەکەم دایکەکەم بێدەرەتانان
ژیانی هاوسەیم لە 1950 نیشانم کرد لە 1959 گواستمەوە 5 کوڕ و 2 کچم هەیە کچێکمان بوو یەکەم کچ ناوی پەیامە ئەوەی کە شعرەکەم بۆوت لە زیندانەوە بە ناوی پەیامەوە ئەمە بوو بە مامۆستای ثانوی لە زمانی عەرەبیە ئەمە ئەووەڵ کچە ئەخیریشم هەر کچە ئەوە ئێستا دکتۆرە کوڕەکانیشم مهندسن یەکێکیان ئێستا لە دکتۆرا خوێنێ مامۆستای زانکۆی سلێمانیە لە ئەندازیاری یەکیان لە ئەندازیاریە ئێستا خەریکی ماستەرە دوانی تریشم هەر ئەندازیارن شادی ئەندازیاریان هەیە بەڵام لێرە نین کوڕێکیشم هەیە ئەوی دکتۆرە ئەمە لە ساڵی 1966 بڵاوم کردەوە بەم قەبارەیە و ئەمە یەکێکە نوسخەیەکە لەوانە لە بازار کڕیومەتەوە ئەمەم دەستکەوتووە ئەمە ئەم جریوەیە لە ساڵی 1966 بڵاوم کردەوە بۆ مناڵ کە وەختێ من بووم بە خاوەنی مناڵ بە پێویستم زانی شاعرەکانم بۆ مناڵەکانم ئەوت سێرمەکە کەمە لەبەرەوە ناچار خۆم دامنا بۆ مناڵەکانم شعرم بۆ دانان ئەیتر بوو بە کردم بە هیوایە شعردانانی مناڵم کرد بە هیوایە دەنامیلکەم لەسەر بڵاو کردەوە علی خۆی بە سەلیقەت حەزی لە شتێک کردووە کە هەم پەروەردەیەکەی سوودی لێبینەوە هەم مامۆستایەکە هەم شاعرێتەکەی لەوە کە خەریکی ئەدەبی مناڵان بووە ئەگەرچی شاعرمان زۆر بۆ مناڵشتیانوت بەڵام کاک علی شەونم لە هەمیان سەرکەوتوتر بووە یاخوب با بڕین بە تعبیرکتر یەکێ بۆ لە سەرکەوتۆکانی ئەو بوارە بە تایبەت چونکە خۆی مامۆستا بوو و خۆی شارەزای مناڵان بووە بۆیە لە زۆر ماڵە مناڵەکان ئەو شعرانی مامۆستا علی شەرمە لەبە کردبوو حتا وای هات و دایک و باوک شارێکەکە داوتنەوە لە سەردەمانێکی زووکە پێشبڕکێ لە بینی شارەکان ئاکرا لە پەروەردە لە بەڕێوەتی پەروەردەکانی سەر تاسەری عێراق تێکستی زۆر لە شعرەکان کە نووسرا نووسینی ئەم بووکەوە بە پلەی یەکەم ئەهات و چ لە ئاواز و چ لە گۆرانی و چ لە تێکستا کە ئەویش بەشێکی گەورەی وەرەگرت لەویادا سەرکەوتنی بەدەستهێنا. هەر لە گەنجەتیمەوە من شعری پەندم داناوە ئەمە ئەو شعرانن لە کۆتاییە هەمویانم کردو بەم کتێبە ئەمە شعرێکە چوارینەیەکە لە پیران و پەندیار لەم پیران و پەندیارە تا دنیای جوانی بەهشتی دڵ بێ دڵی پیر ئەبێ ئینجانەی گوڵ بێ پیران ئەگەر چی لەشیان مردووە جۆرس و خرۆشی دڵیان زیندووە چوارینەیەکم هەیە لەسەر پەندی پێشینان باوەڕی من وایە پەندی پێشینان دەوڵەتێکە دەوڵەتێکی کوردیە بەڵام هینی نییە سوپای نییە بە بێ سوپایە دەوڵەتێکی کوردیە بە بێ سوپایە بووە بەهۆی ئەوەی کە کورد هەرچەنە بکرێ پارچە پارچە بوو بێ بە یەک پارچەی ماوەتەوە و تای بڕۆ هەیە بۆیە ئەڵێم پەندی پێشینان وەکو یاسایە بۆ کورد دەوڵەتی بەبێ سوپایە کورد کە ئێستا ماوە و زیندووە هەر بەو دەوڵەتە بەڕێوە چووە اینجا کەلێمە پرسن بۆچی کورد ئەمەی کردووە ئەڵێم چونکە لە وەختێکا کە ئەسکەندەری مەکدۆنی هات هەموو شتەکانی کوردی سووتان و دڕانی سووتانی شارەزایان و زانایان بیریانەوە کردەوە ڕێگەیە دابنێن نەسووتێنرێ ئەم پەندی پێشانیان کرد
بەڕێباز بۆ خۆیان و لە ڕێی پەندی پێشینانەوە ئێمەیان کرد بە دەوڵەت دەوڵەتەکەش زۆر ئاشکا هەموو کەسێ تا زمانی منیش کە گەنج بووم هەر بەو دەوڵەتە ڕۆی بەڕێوە خەڵقی هەر باسی پەندی پێشینانیە کرد لە ساڵی 1970 هەوڵێکی زۆرمان ناکە یەکێتی نووسەران جارێکی تر ببووجێتەوە کە کۆنگرەی پێنجمان لە هەولێر گرت کە بەڕاستی پێوتێ کۆنگرەی تەحەدی کۆنگرەی بەرەنگاربوونەوە کۆنگرەی بوو کە بەڕاستی لوتی عەبدولغەفار سایغی تێشکێنرا لەو کۆنگرەیە لەوانەی کە هەڵبژێران بۆ سەرکردایەتی یەکێتی نووسەرانی کورد یەکیان مامۆستا عین شوێنم بوو لە هەڵبژاردننی سلێمانیە کە ئێمە هەڵبژێران بەندە سەرۆکی لقی سلێمانی بووم بەڵام مامۆستا شوێنم کە وەک ئەندامێکی سەرکردایەتی سەرەوە لەگەڵ هەردوو هاوڕێی خۆشەویستمانە شێرکۆ بێکەس و کەمان میراودەلی هەرسێکیان هەمیشە هاوکاریمان بوون لە چارەکیەکانمانە چارەکی ئەو ساڵەمان تاوان بەهیمەتی هەموو لایەک دەنگێدایەوە گەرێک کۆڕی شعری و ئەدەبی و ڕۆشنبیریمان کرد و گرنگترینیان مەهرەجانی شعر بوو کە لە سلێمانی ساڵی 79 لە سیوەکی 3 کرا لە هۆڵی کرێکاران بەڕادەیەک خەڵکەکە تامەزرۆی بیستنی ئەو شعرانە بوو کە ئەو شاعرانە ئاخوێنەوە هەتاکو ڕۆژی ئەخیر قاعەکان شکان بۆ هاتنە ژوورەوە خەڵباڵە ڕۆژ با چاوەکەم ئەی هەناوەکەم تا ئەگەیتە لام چاوە چاوەکەم بۆچی سڵەکەی ڕاوی دڵەکەی وەکو باڵندە چڵاو چڵەکەی دەست ڕائەکێشم بێیتە باوەشم خێرا ڕائەکەی بۆ بەختی ڕەشم هەر کوێ بچی دێم ڕێگای تۆیە ڕێم هەر بە دواتەوەم تا ئەزانی کێم کچۆڵەی نازدار ئاسکەکەی بەهار لە تۆ ڕاکردن لە من پەلامار ئەم شعرە ویلیام یۆحەنا ئاوازەکەی بۆ داناوە بەڵام ئێستا کەوترێ نەباسی ویلیام یۆحەنا ئەکرێ نەباسی عین شەو نمیشەکرێ یەکسەرە ڕۆژ شعر وەرەگرنەوەی کەن بە گۆرانی ئەوەتی داعیش پەلاماری ئێمە یاوە و ئێمە لە جەنگین نابینم سرودی بە جۆش بێتە ئاتوێتکایەوە هەر کۆنەکان ئەگەر هاتی بێتیش ئەمە 47 ئۆپەرەتە ئەم 47 ئۆپەرەتە باسی کارەساتەکانی کوردستانەکە گۆڕی بە کۆمەڵ کەرکووک شەهیدکردنی 10,000 بەرزانی شەهیدکردنی 12,000 فەیلی هەر یەکەیان ئۆپەرێتەکە لای بن ئەو کوردواتەنیانەی کە بەسەر زمانی ئەم میلەتەوەیە و تێکەڵی زمانەکەی بووە بەوە بەو کوردواتەنیانە زمانی کوردی فراوان بووە و پێشکەوتووە و چۆتە ڕیزی زمانە هەرە پێشکەوتوەکانی جیهان دوایی کە دنیام ناسی و خۆمم ناسی کەوتمە تۆمارکردنیان ئێستا تۆمارم کردووە نزیکەی گەیشتووەتە دەبەرگ لە ئەمە بەرگی یەکەمە کە PTIە دوای ئەمە 9 بەرگی تر هەیە کە ئەبێت چاپکرێ و ئێستا دەسەڵات لە خوارەوەیە ناتوانێت پیر بۆوەکو خۆم ناتوانێت سەرکەوی بە پلەکانە بڕاتە سەرەوە پێشکەشی خەڵقیکە لەبەرەوە هەر بە داماوی لە ماڵەکەی خۆما و لەگەڵ خۆمە هەردووکمان بە پیری دانیشتوین ئاواتمەوەی هەچیم نووسیوە بە چاپ توانم چاپی کەم و لە بەردەمی خۆمە بڵاوی کەمەوتەوە ئاواتم وێ هیچ ئاواتێکم نیە تۆ